هەرچەند ئەمساڵ ڕووداوەکانی هاتوچۆ لە چاو ساڵی پارە کەمتری کردووە، بەڵام هێشتا جێگەی دڵخۆشی نییە. بۆیە ئەم ساڵیش بەداخەوە کۆمەڵێ ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە لە سنووری پارێزگای هەڵەبجات. کۆمەڵی کارەساتی دڵتەزیێن ڕوویداوە لەو هینانە، هەرچەندێ لە چاو ساڵی پارە کەمی کردووە، بەڵام بەداخەوە هەر چەند کەسێک بوونەتە قوربانی. من ئاماری ڕووداوەکانی ئەم ساڵتان بۆ دەخوێنمەوە. ڕووداوەکان 92 ڕوودا و تا ئەمڕۆ 11 ڕوویداوە. 12 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لە دەستداوە. 104 کەس بریندار بوون. ڕووداوەکان ئۆتۆمبیل 52 ڕووداو بوون. ڕووداوەکانی ماتۆرسکیل 40 ڕووداو بوون. خەریکە ماتۆرسکیل ڕووداوەکانی وەکو ئۆتۆمبیل بەرامبەرە بێتەوە. بریندارەکانی بڵێن ئۆتۆمبیل 58 بووە، بریندارەکانی ماتۆرسکیل 46 بووە. مردنی ئۆتۆمبیل 7 کەس بووە، مردنی ماتۆرسکیل 5 کەس بووە. وەیە ئێمە داوا لە برا شۆفێرەکانەکەین، داوا لەو گەنجە خوێنگەرم و جوانانە ئەکەین کە ماتۆرسکیل بەکارێنن، پابەندی ڕێنمایەکان بن، تیژڕەوی نەکەن، یەک لەحزە بیر لەوە بکەن و کە دوای ڕووداوەکە چی ڕوئەدا، چی کارەساتی ڕوئەدا، چی کەسێکی ئازیزی لە دەسەدا، قەت ئەگەر بیری لێ بکاتەوە قەت باوەڕ ناکەم تیژڕەوی بکا و پابەندی ڕێنمایەکان نەبێ.